بەرنامەی من لە تاراوگە بە سپۆنسەری زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا پێشکەش کرا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە و گونجاوترین نرخ بازاڕی خۆت بکەیت لە زنجیرە مارکێتەکانی عومرە بازاڕ بکە. هەموو پێداویستیەکانی ڕۆژانت لەوێ دەست دەکەوێت بێ دوودڵی و بە شێوازی HMC حەڵاڵ. هەموو جۆرەکانی خۆراکی وشکە، هەموو جۆرەکانی سەوزە و میوە، شیرینی و خواردن و خواردنەوە، گۆشتی فرێشی HMC حەڵاڵ، هەموو جۆرەکانی چەرەزات و هەروەها شوشەوات لە زنجیرە مارکێتەکانی عومرە دەست دەکەوێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. شاری بێرمینگەهام دووەم گەورەترین شاری شانشینی یەکگرتووە کە ژمارەی دانیشتوانەکەی زیاترە لە 1 ملیۆن کەس. بەشێکی بەرچاو لە کۆمەڵگەی کوردی نیشتەجێی ئەم شارە و ناوچەکانی دەوروبەرێتی و ئەم ڕەوەندەش بەردەوام لە فراوانبووندایە. لە مانگی 12 ساڵی 2015 کۆمەڵی خانمی کورد بە هەستی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و نیشتیمانی بۆ خزمەتکردنی خێزانە کوردەکان یەکەمین ڕێکخراوی خێزانی کوردیان لە شاری بێرمینگەهام دامەزران کە ناوی ڕێکخراوی خێزانی ئاسوودەیان بۆ هەڵبژارد. ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی خۆبەخشانە، ناحکومی و بێقازانجا کە ئامانجی سەرەکی خزمەتکردن و پشتگیریکردنی خێزانە کوردەکانە، بە تایبەتی خانمان و منداڵان. چالاکیەکانی ڕێکخراوەکە بە شێوەیەکی بەردەوام و ڕێکخراو لە شاری بێرمینگەهام و دەوروبەری ئەنجام دەدرێن. ئامانجی ڕێکخراوی خێزانی ئاسوودا پێشکەشکردنی زانیاری و ڕێنمایی لە بوارەکانی پەروەردە، ڕۆشنبیری و تەندروستی جەستەیی و دەرونیە لەلایەن پسپۆڕان و کەسانی بە ئەزموون بە زمانی کوردی بۆ ئەوەی خێزانە کوردەکان بتوانن بە باشترین شێوە لە کۆمەڵگای نوێدا تێکەڵ بن و ئاستی ژیانیان بەرز بکەن. ڕێکخراوی خێزانی ئاسوودە هەروەها گرنگی تایبەتی بە پاراستنی ناسنامە و هۆشیاری نەتەوەیی دەدات و بۆ ئەم مەبەستەش بەردەوام بۆنە و یادە نەتەوەیەکان ڕادەگرێت بۆ ئەوی دووری لە نیشتیمان نەبێتە هۆی لاوازبوونی هەستی نیشتیمان پەروەری لە نێوانەوەکاندا. لە ماوەی کارکردنی ڕێکخراوەکەدا چالاکی و خولی پیشەهی جۆراوجۆر وەک فێرکاری بڕین و درومان، قژبڕین و جوانکاری پێشکەش بە خانمان کراون کە بوونەتە هۆی توانادارکردنیان و بەرزکردنەوەی متمانە بە خۆیان و ئاستی پیشەییان. شیرین شەریف سەرپەرشتیار و دامەزێنەری ڕێکخراوی خێزانی ئاسوودە. ڕێکخراوی خێزانی ئاسوودە ڕێکخراوێکی کۆمەڵایەتی پەروەردەییە. شانی باسە ئەم ڕێکخراوە توانین بڵین یەکەمین ڕێکخراوی کوردی خانمانە لە هەموو بەریتانیایە و زیاتر کۆمەڵی خانمی کارامە و لێهاتوو خاوەن بڕوانامەکاری تێدا دەکەن لە سەرجەم بوارەکانە، خۆبەخشانە و خۆنەویستانە، سەرڕایکاری ماڵداریان، سەرڕایکاری خوێندنیان و دایکایەتیان توانیانە جێدەستیان دیار بێت لە شاری بێرمینگام و دەوروبەری. ئەوەی خاڵی بەهێزە لەم ڕێکخراوەیە ئەوەیە کە کەسێک سەرپەرشتیار نییە و کەسێک ئەندام بێ، وەکو تیم کار ئەەکەین، زیاتر کارەکانمان بە تیمەوەکو تیم هۆرگ لێرەش لە هەموو ڕێکخراوەکانە تیمۆر خاڵێکی پۆزتیفە لە کاری ڕێکخراوەیە، بۆی ئێمەش هەر لە سەرەتای دامەزراندنمانەوە هەتاوەکو ئێستا وەکو تیمێک خانم خۆبەخشانە کارمان کردووە و توانیومانە لە کۆمەڵێک ڕۆوە خزمەت بە خێزانی کوردی بکەین لە شاری بێرمینگام و دەوروبەری و چەنەها خانم و خێزانی کورد سوودمەند بن لە کار و چالاکیەکانمان. ئەوەی پێویستە ئێمە لێرەیە ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە ئامانجەکانی ئەم ڕێکخراوە لە 5 ئامانجا خۆی ئەبینێتەوە. یەکێک لەو ئامانجانە ئەوەیە کە بەهێزکردنی توانای خانمان و بەرزکردنەوەی ئاستیان لە بوارەکانی ڕۆشنبیری، کۆمەڵایەتی، پەروەردەیی، دەرونی و تەندروستی. ئامانجێکی ترمان ئەوەیە کە گرنگیدان بە خێزان بە پەیوەندی نێوان ژن و مێرد
لەسەر جێبەجێکردنی ئەرک و مافەکان بەرامبەر بە یەکتر و چارەسەرکردنی کێشەکانیان بە پێی توانە و پەیوەندیکردن پیانەوە پێش ئەوەی هەوڵمان ناوە بە تایبەتی ئەو خێزانە بە ڕێزانەی کە کێشە خێزانیەکانیان ئەهێنە لای ئێمە هەوڵمان ناوە زیاتر ئێمە لە ڕێگەی کەسی ئەکادیمیەوە لە ڕێگەی پارێزەرەکانەوە فری ئەدڤایز وەرگرین بۆیان پێش ئەوەی کێشەکانیان بگاتە محکەمە پێشەوەی کێشەکانیان بگاتە پۆلیس هەوڵمان ناوە نێوەندگیری بکەین لە نێوانیانە کە سپاس بخۆی گەورە جێگای شانازیە کە توانیومانە چەنەها پەیوەندی خێزانی بەرەو جێگەیەکی ئارام بەرەو تۆکمەبوونی خێزان بەرین. خاڵێکتر لە ئامانجەکانمان ئەوەیە کە گرنگیدانە بە گەنجان خۆتان ئەزانن خێزان تەنها پێک نەهاتووە لە ژن و مێر بەڵکو و مناڵ بەشێکی سەرەکی خەمەکانی ڕێکخراوی خێزانی ئاسوودەیە بە تایبەتی تر گەنجان توانیومانە گەنجێکی متمانە بەخۆبوو لە ڕێگەی چالاکیەکانمانەوە گەنجێکی متمانە بەخۆبوو و گەنجێکە بتوانێت تاکێکی چالاک تاکێکی خەمخۆر تاکێکی ئەکتیڤ بێت لەم کۆمەڵگایە و جێی ببێتە جێی شانازی هەموو کورد و متمانەی بەخۆی بێەوە بتوانێت جێدەستی دیار بێت هەر لەو ڕۆ ئێمە کردومانە بە یەکێک لە ئامانجەکانمان. ئامانجێکی تری ڕێکخراوەکەمان لە ئەوەیە کە دایکایەتی و باوکایەتی کە بە ئەرکی سەرەکی ڕێکخراوەکەمان زانیوە چۆن بتوانین ئێمە پەروەردەیەکی دروستی سەردەمیانەی نوێ بین بە گوێی دایکان و باوکانە چۆن دایکان و باوکان بتوان دایکایەتێک و باوکایەتێکی سەردەمیانەی نوێ جێبەجێکەن بە ڕەچاوکردنی واقعێت و پێشکەوتنی دنیای ئەمڕۆ بە تایبەتی لە ئەوروپایە کۆمەڵێک کەلتوری جیاواز هەیە و کۆمەڵێک کاریگەری زیاتر هەیە لەسەر کەلتور و پاراستنی ناسنامە و شوناسی کوردبوون و نەتەوەی بوون و ئاینیبوونی مناڵەکانمان بەها ئاینەکانی مناڵەکانمان ئێمە توانیمانە لە ڕێگەی ئەم ڕێکخراوە دەیەها کۆرس بکەینەوە دەیەها چالاکی بکەینەوە تاوەکو ستایلێکی نوێی ژیانکردن لە خێزانە بین بەگوێی دایکان و باوکانە کە بەڕاستی جێی خۆیەتی لێرە و سپاسی ئەو خانم و ئەو دایک و باوکانە بکەین کە بەشدار بوون لە چالاکیەکانمانە ئەگەر ئەوان بەشدار نەبوونە لە چالاکیەکانمانە ئێمە نەمان نەتوانین هیچ بکەین. مناوم سازگار جەلالە ئەندامی ڕێکخراوی خێزانی ئاسوودەم بەرپرسی بەشی ڕاگەیاندنم لە ڕێکخراوەکە. ئێمە لە تێڕانینمان بۆ خێزانی کورد لە وڵاتی بەریتانیا و بە تایبەتی شاری بێرمنگامە پێویستمانزانی خولێکی 5 هەفتەیی بۆ پەروەردەی دایکان و باوکان کە بتوانن بە شێوەیەکی سەردەمیانەوە ڕۆشنبیرانە دایکایەتی و باوکایەتی بکەن بۆ پێگەیاندنی نەوەیەکی نوێ و بەهێز و سەرکەوتوو. لەم سەردەمەدا بۆ کەمکردنەوەی بای هاوسەرگیری و خێزان هەوڵی زۆری بۆ ئەدرێت. ئێمە بە پێویستمانزانی لە خێزانی ئاسوودە هەستین بەکردنەوەی چەند خولێک بۆ گەنجانمان کە لەلایەن کەسانی شارەزا و پسپۆڕۆ پێشکەش بە گەنجانی وڵاتەکەمان کراوە بە زمانی ئینگلیزی کە تێدا جێ خۆشحاڵیە نەک تەنها گەنجانی کورد گەنجانی نەتەوەکانی تریش بەشدار بوون کە ئێمە تێدا باسمان لە گرنگی هاوسەر و چۆنێتی دۆزینەوە و بڕیاردان لەسەر هاوسەرگیری کردووە بۆیان هەروەها چۆنێتی مامەڵەیان لە کاتی هاوسەرگیریە لەگەڵ یەکتریە بۆ زانیاری دەربارەی ئەرک و مافەکانیان بەرامبەر بە یەکتری و لە خێزانە گرنگی خێزانمان لەلایەن ڕوون کردوێتەوە ئەوەی جێ خۆشحاڵی بووە بەشدارێکی زۆری گەنجان بووە بۆ گەنجەکانیش کە چالاکیەکانی کردومانە بۆ گەنجان هەر لە چینی گەنجان کەسانی پسپۆڕ و بە ئەزمون و شارەزامان بان کردووە تا بتوانێت زیاتر لە یەکتری تێبگەن ئەو گەنجانەی کە لێرە پەروەردە بوون پێویستیانە کە کەسێکی کراوە کەسێکی بە ئەزمون کەسێکی شارەزا لە زمانەکەشە بەڕاستی ئەوە گرنگە چونکە ئێمە بە زمانی ئینگلیزی پێشکەشمان کردوون ئەگەر چی گەنجەکان کوردیش من کوردی ئەزانن بەڵام تێگەشتنیان بۆ زمانی ئینگلیزیەکە زیاترە لەبەر ئەوەی زمانی سەرەکییان لە خوێندن ڕۆژانە بەشێکی زۆری ڕۆژەکەیان بە زمانی ئینگلیزیە. من وەکو عەلی بەرزنجی چالاکوان لە بواری گەنجانە خۆم بە خۆشحاڵەزانم ئەمڕۆ لەگەڵ ڕێکخراوی خێزانی ئاسوودە لە شاری بێرمیگام توانیمان سیمینارێک پێشکەشکەین بە گەنجەکان لەگەڵ ڕێکخراوی خێزانی ئاسوودەیە
چەند کارێکی هاوبەشمان هەبووە ئەمڕۆژ توانیمان بابەتێک پێشکەشکەین لەژێر ناونیشانی بنیاتنانی هاوسەرگیری سەرکەوتوو کە دەستخۆشیێکی زۆرمان بۆ هاتەوە لەلایەن بەشداربووانەوە و من دەستخۆشی لە ڕێکخراوی خێزانی ئاسووداکەم بەم کار و بەم چالاکیانەیان کە لە وڵاتی بەریتانیا بۆ ڕەوەندی کورتی ئەنجامی ئەدەن جێگەی شانازیە کە ڕێکخراوێک بتوانێت ئەو بۆشاییەی کە لە چەند ساڵی ڕابردووە هەبووە لە ناو تاکەکانی خێزانی ڕەوەندی کوردیە ئەوان بەکار و چالاکیەکانیان بە چالاکی بۆ گەنجان بە چالاکی بۆ خانمان بە چالاکی بۆ منداڵان بتواننەوە بۆشاییە پڕ بکەنەوە. دیارە خێزانی ئاسوودە یا ڕێکخراوی خێزانی ئاسوودە کە بە هەپی فامیلی ناسراوە لە وڵاتی بەریتانیا کارەکانیان زۆر جوانن و شوێنەکەشیان شوێنێکی زۆر زۆر گرنگە لە وڵاتی ئینگلتەرە کە لە شاری بێرمیگامە ئەتوانین بڵین چەقی وڵاتەکەیە هەموو خێزانەکان لە شارە جیاجیاکانەوە ئەتوانن سوود لە خولەکان و چالاکیەکانیان ببینن و ئەوان کەوتونەتە ناوەڕاستی وڵاتەکەەوە ئەمە گرنگیەکی زۆر باشی هەیە بوونی ڕێکخراوێکی کوردی کە کارەکانی لە چوارچێوەی ئاینی ئیسلامە ئەنجامەدا چالێکەکانی بۆ گەنجان بۆ خانمان بۆ منداڵان جێگەی خۆشحاڵیە و ئێمە وەکو ڕەوەندی کوردیە بێ خۆمان بە خۆشبەخت بزانین و ئەوەی جێگەی سەرنجە ئەوەی جێگەی گرنگیە لەم ڕێکخراوەیە ئەندامەکان و کەسەکانی بە خۆبەخشانە کارەکەن و بەندەش وەکو خۆبەخشێک وەکو سپیکەرێک وەکو قسەکەرێک هاتوومە لێرە ئێمە لە وڵاتی بەریتانیا زۆر گرنگیە دەین بە کاری خۆبەخشی و هیوادارم لە هەموو شوێنێک بە تایبەتی ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا و لە وڵاتی خۆشمان و لە هەر وڵاتێکی تر کە کورد هەیە زۆر گرنگی بدەن بە کاری خۆبەخشی چونکە کاری خۆبەخشی جگە لەوەی بەردێک خەیتە سەر بەردێک دڵنیا بە ئاسوودەیەک ئەدا بە ڕوحەکان بە دڵنیاییەوە لە دینی ئیسلامیشا زۆر تەئکید کراوەتەوە لەسەر کاری خۆبەخشی بۆیە ئێمە هەمومانە بێ ڕوحی کاری خۆبەخشیمان تێدا بێت. من ناوم گەزیزە ئەحمەدە یەکێکم لە ئەندامانی ڕێکخراوی خێزانی ئاسوودە بە خۆشحاڵیەوە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە توانیومانە خۆبەخشانە و سربەخۆیانە خزمەتی ڕەوەندی کورد بکەین لە شاری بێرمیگام و دەوروبەری و بە تایبەتی خانمان لە ماوەی 10 ساڵی ڕابردووە توانیومانە چەندین خولی جۆراوجۆر بکەینەوە لەوانە خولی بڕین و درومان ئەم خولە بە سەرپەرشتی مامۆستای بەتوانە و لێهاتوو بەشداربووەکان توانیوانە لە ماوەی 8 هەفتە بۆ 12 هەفتە بۆ خولەکە زۆر بە سەرکەوتوانە توانیویانە فێرخوازەکان فێری بڕین و درومان ببن لە ماوەی چەند ساڵی ڕابردووە و هەروە خولی جوانکاریشمان هەبووە ئەویش بە هەمان شێوە بە سەرپەرشتی مامۆستای بەتوانە خۆشبەختانە لە ڕێگەی خولەکەی ئێمەوە خانمان توانیویانە سوودمەند بن و ببنە خاوەنکاری خۆیان. ڕێکخراوی خێزانی ئاسوودە چوارەم خولیەتی دێکاتەوە بۆ خانمانی شاری بێرمیگام و دەوروبەری خولەکە لە سەرەتادا 8 هەفتە بوو بەس لەسەر داواکاری خانمان کە پێویستیان بە کاتی زیاتر بوو زیادمان کرد بۆ 10 هەفتە و لە بەرنامەماندا هەیە کە خولی زیاتر بکەینەوە لەسەر داوای خانمانی شاری بێرمیگام و دەوروبەری زۆر بە سەرکەوتوی خولەکان کۆتایی هاتۆ بۆتە جێ ڕەزامەندی هەموو لایەک. من وەکو ئەندامێکی ڕێکخراوی خێزانی ئاسوودە زۆر خۆم بە بەختەوەر و ئاسوودە ئەزانم لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کە توانیومانە خۆبەخشانە کارێک ئەنجام بدەین بۆ خانمەکان لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە زۆر هەستم بە ئاسوودەیی کردووە کە توانیومە کارێک بکەم بۆ خاتونەکان کە بێ بەرامبەر بووە سەرباری ئەم هەموو کار و چالاکی کە هەموو ژنێکی کورد لەم وڵاتە هەیەی سەرقاڵبوومان بە ژیانی ڕۆژانەی خۆمانەوە ئێمە وەکو ئەم خاتونە جوانانەی ڕێکخراوی خێزانی ئاسوودە لەلایەکی ترەوە هەوڵمان ناوە خێزانە کوردەکان دڵخۆش بکەین بەکردنەوەی ئەم خولانە.
هەر کارێکی خۆبەخشی کە من ئەنجامی ئەدەم مای خۆشحاڵی منە و هەروەها ئەندامەکانیشمان بۆیە کاتێکە ئیشێکی خۆبەخشانە ئەەکەین هەست بە ئاسوودەبوونێکی زۆرەکەم و کە کەسێک توانی بێتی لە ڕێ ڕێکخراوەکەی ئێمەوە سوودمەند بێت. ئەمڕۆ ڕێکخراوی خێزانی ئاسوودە دەستەی کارگێڕی دانیشتنی ئاسایی خۆمان ئەنجاممان لە شاری بێرمینگام شانی باسە ئەم ڕێکخراوە ساڵانە پلانی کار و چالاکیەکانیدا ئەنێ بە هاوکاری ئەم دەستە خانمە خۆبەخشە لێبڕاوە. ئەجێندای کارەکانمان لە ڕوانگەی ئامانجی ڕێکخراوەکەمانەوە دیاری کرد و لە ڕوانگەی کار و چالاکی ساڵی ڕابردوومان و ئەو پێشنیار و سەرنجانەی کە بەشدار بووان لە چالاکیەکانی ساڵی ڕابردوومان ناداوایان کردووە. ئێمە توانیمان بۆ ساڵی داهاتوو ئەجێندای کارەکانمان دیاریکەین و چالاکیەکانمان دیاریکەین. من سەمیرە ڕەشید ئەندامی خێزانی ئاسوودە لە شاری بێرمینگام لە بەریتانیا خۆم بە خۆشحاڵە زانم کە بەشداری ئەم ڕێکخراوەم کردو و کار ئەەکەم بۆم ڕێکخراوە خۆبەخشیە لە سەرەتای دەستپێکردنێوانێ لە 2015وانێ کە دامەزراوە من بەشدار بووم. ئێمە دەستەیە خانمین کە پێک هاتوین لە 7 خانم سەرەڕایکاری خێزانی و ماڵداری و کارکردنمان ئەم کارە خۆبەخشانەیەش ئەەکەین. ئێمە سەرچاوی داراییمان لە هیچ لایەنێکی حیزبی و سیاسی و حکومیەوە نییە، تەنها ئێمە پشتمان بە خۆمان بەستووە کە لە کوتی ماڵ و مناڵوانی ئەگرینەوانێ مانگانە ئێمە مەبلەغی پارە هەر ئەندامەمان دای ئەنین کۆیەکەینەوە کە بەکاری ئەهێنین بۆ چالاکیەکانمان. ئێمە پێمان خۆشە کە سواسی یەکە بە یەکەی بازرگان و سەرمایەدار و بزنسمانەکانی شاری بێرمینگام بکەم کە بەڕاستی پشتیوانمان بوون، سپۆنسەرمان بوون لە ڕابردووە لە ئێستایە ئینشەڵا لە داهاتووشە هاوکارێکی باشمان بن کە ئێمە تاکو بتوانین بەرەو پێش بڕۆین، بتوانین زیاتر چالاکیەکانمان زۆرتر بکەین، خزمەتی خێزانە کوردیەکان بکەین، هیگەنجان بکەین، هی مناڵان بکەین کە لەم وڵاتەیە زۆر پێویستیان پێیانە بە پرۆژەکانمان و بە چالاکیەکانمان. کاتێک ئێمە کە خزمەتێک ئەەکەین لەم ڕێکخراوەیە بە خێزان و بە خانم ئەوە گرنگە بۆ ئێمە کە فیدباکەکان کە بۆمانێتەوە دڵخۆشمان ئەکات. کاتێک دایکێک ئەڵێ من ستایلی پەروەردەکردنم گۆڕیوە لەوەتەی ئەو کۆرسەی ئێوەم بینیوە، کاتێک خانمێک ئەڵێ من زیاتر ئەرکومافەکانم وەکو ژن لە خێزانە جێبەجێ ئەەکەم، کاتێک باوکێک ئەڵێ من ئێستا زانی و مەستایلی نوێی ژیانکردن لە خێزانە چۆن وەکو باوکایەتی کە بەکاری بێنم، ئەو کاتە ئێمە دڵخۆشەکە، ئەو کاتە ئێمە وەکۆڵێ هەز بە ئاسوودەیی ئەەکەین کە خێزانێک یاخود خانمێک یاخود تاکەکانی خێزان توانی بێتیان ئیسفادە بکەن لە ئێمە کەشانی باسە ئەتوانین بڵین لە سەررجەم لە ماوەی ئەم 10 ساڵەمانە کە ئێمە کارمان کردو لە 2015ەوە هەتاوەکو ئێستا توانیومانە چەنەها فیدباکی باش لە خێزانە کوردەکان و لە خانمان وەرگرین و لە گەنجان وەرگرین و بتوانین بە شێوازی نوێ و بە ستایلی نوێ و بە ئامانجی نوێ گۆڕانکاری تیا بکەین، بەردەوام بین لە کارەکانمانە و خزمەتی زیاتری خێزانە کوردەکان و بە دەرەجەی یەکەم خانم وەکو خۆشتان ئەزانن چونکە خانم ژن زۆر گرنگە لە کۆمەڵگای ژن ئەتوانێت کاریگەر بێت لە کۆمەڵگەی بەریتانیا، ژنی کورد ئەتوانێت دەوری هەبێت لە کۆمەڵگەی بەریتانیا و چالاک بێ جگەل لە جێبەجێکردنی ئەرکی وەکو پەروەردەی مناڵ وەکو دایکایەتی وەکو مافی بەرامبەر بە ئەرکەکانی بەرامبەر بە هاوسەرەکەی بە هەمان شێوەتوانێت لە کۆمەڵگەی بەریتانیشە دەوری هەبێ و کاریگەری دروستکات بە تایبەتی تر گێڕانەوەی بەهای خێزان کە یەکێکی ترە لە ئامانجەکانی ئێمە. خۆتان ئەزانن ئێستا خێزان هەوڵە درێ گرنگی پێنەدرێ، خێزان هەوڵە درێ وەلا بندرێ، منی و خودسەنتەری و خودپەرستی ببێتە دروشم و خەم و هەمی هەموو تاکەکانی خێزان. بەڵام ئێمە توانیومانە جارێکتر لە ڕێگەی ئەم ڕێکخراوە هۆشیاری خێزانی بینەوە بە تاکەکانی خێزان کە خێزان هەموو شتێکە و
و بەهاکانی خێزان هەموو شتێکە لە کۆمەڵگەی کوردەواری و لە کۆمەڵگەی بەریتانیشا بە هەمان شێوە چەنەها ڕێکخراوی تر هەیە کە گرنگی بۆ گەڕانەوەی خێزان ئەکات. گرنگی بۆ بەهای خێزانەکە ئەیەوێت ئەو نەوەی ئەیخاتە کۆمەڵگەوە پەیوەست بێ بە بەهای خێزانیەوە بۆی ئێمە لە ڕوانگەی ئەو خەمانەوە ناوی ڕێکخراوەکەمان ناوە خێزانی ئاسوودە تاوەکو بتوانین کورد لێرە ڕۆڵی هەبێ و خێزانی کورد لێرە دەوری هەبێ و کاریگەری دروستکات چ بە پێگاندنینەوەیەکی تەندروست بۆ ناو کۆمەڵگەی بەریتانی و چ بە هۆشیارکردنەوەی خانمی تەندروست و چالاک و لێهاتوو بێر لە کۆمەڵگەی بەریتانیا تاوەکو بتوانێت دەوری کاریگەری هەبێت. بەشێکی تر لە چالاکیەکانمان خولی پەروەردەی تەندروستی بووە لە ڕووی تەندروستی دەرونی و جەستەیی کە بە شێوەیەکی گشتی بەشدار بوو زانیاری وەرئەگرت بە زمانی کوردی لەلایەن پزیشکی شارەزا و بە ئەزمون کە لەم وڵاتەیە ئەزمونیان هەیە و کار ئەکەن. لێرە کێشەی زمان دروست ئەبێ هەندێک جار لە ناو هاوڵاتیانە بەڵام کە خۆشبەختانە ئێمە هەستان بۆ چالاکیانە زۆر پێیان خۆش بوو کە بەشدار بوون و زانیاری زیاتریان وەرگرت کە بە زمانی کوردی و توانیان گفتوگۆ بکەن و وەڵامی پرسیارەکانیان وەربگرن لە کەسی شارەزا و پسپۆر لە شوێنی خۆیان کە لە کاتی تەندروستی کارەکەن. جگە لەم زانیاری گشتی و تەندروستی و دەرونیەکانی کە یاومانە بە هاوڵاتیان بەشێکی تر لە چالاکیەکانمان لە بواری تەندروستیە تایبەت بۆ بە خانمانی دووگیان کە کەسانی پسپۆرمان بان کردووە ئەمیش بە بانکێشتکردنی مامانی تایبەت کە لە کارتی تەندروستیە کار ئەکەن و بە زمانی کوردی توانیوانە زانیارەکان ببەخشن بە خانمان تا بەرچاوڕوونی زیاتریان هەبێت لە سیستەمی تەندروستی گشتی وڵاتی بەریتانیا تا بزانن ئەرک و مافەکانیان چییە لە ئەم وڵاتەیە. هۆشیار بن بەرامبەر ئەم زانیاریانە ئەتوان باشتر هاوکاری هاوسەرەکانیان بکەن. وەکو خانمێکی کورد کە لێرەم لە 10 ساڵی ڕابردوودا ڕێکخراوی خێزانی ئاسوودە یەکێ بۆ لە ڕێکخراوانی دامەزراوە بە زۆربەی کار و چالاکیەکانی لە چوارچەوەی ئەو خزمەتگوزاریانە بوون کە بۆ پێشکەشکردن بووە بۆ ژنان. من خۆم بەشداری زۆربەی چالاکیەکانم کردووە و چەندین جار کۆڕ و سیمیناریشم پێشکەش کردووە بۆ خانمانەی لێرە ئامادەیان هەبووە. ڕێکخراوێکی لەم جۆرە بە بڕای من زۆر گرنگە هەم بۆ ئەوەی ببێتە دەرفەت و پلاتفۆرمێ بۆ کۆکردنەوەی توانەکانی ژنانی کورد لێرە هاوکات ببێتە شوێنێک کە ژنانی کورد بتوانن سوودمەند بن لەو زانیاریانەی لەم وڵاتانە هەیە و هەروەها بتوانن جۆرێک پەیوەندی و نێتوەرکینگ لەگەڵ ئەو نەتەوانەی تریشا بکەن کە لەم شارانە و لەم وڵاتانە دانیشتون. بۆیە من کارەکانیان بەرزە نرخێنم تیمێکی زۆر بەتوانە لێ هاتوو ژنانێک کە جێدەستیان دیارە لەم شارەیە هیوادارم ئەم ڕێکخراوە کارەکانیان زیاتر بەرەو پێشەوە بچێەوە هاوکات ئەو خانمانەی کە لە بوارێکی دیاریکراوە پسپۆڕیان هەیە بێنە پێشەوە و هاوکاریان بن و بتوانن لە ڕێگەی ئەمانەوە پلاتفۆرمە بەکاربێنن بۆی خزمەتی زۆرینی ژنی کوڕ بکەن کە پەنابەرن و لەم شارە دانیشتون یاخود لە شارەکانی دەوروبەریش ئەگەر بکرێت لە داهاتوە ئیشەکە گەورەتر بکرێت. بۆیە لە سۆنگەی بڕابوونمان بە کاری خۆبەخشانە و کاری گەنجانەوە زۆر خۆمان بە خۆشحاڵەزانین لە وڵاتی بەریتانیا نەک تەنها من دەیان گەنج و دەیان کارکتەری ئاینی و پەروەردەیی و کۆمەڵایەتی هەن کە کارەکەن بۆ ئەوەی ئەو جیلەی کە دواتر لە وڵاتی بەریتانیایە گەورە ئەبن و لەم ساڵانەیە لێرە درێژە بە ژیانیانەدەن بەردەوام بن بە شێوەیەکی تەندروست ژیان بکەن لایفستایلیان شێوەیەکی کوردیانەی جوانی ڕێکوپێک بێ. هەستی نەتەوایەتی لە نێوان تاکەکان و لە ناخی هەر تاکێکە گرنگی پێ بدرێ طبعا لە چوارچێوەی ئاینی ئیسلامە چونکە ئێمە زۆر ئەبێ خۆمان بە خۆشحاڵ بزانین کە ئاینی ئیسلام تەنها سەرچاوەیەکە لە هەموو کێشە و گرفتەکانمانە ئێمە ئەچینەوە سەری هەموو کەسێک هەموو گروپێک هەموو لایەنێک هەموو ڕێکخراوێکی نێودەوڵەتی لەوانەیە مانیفێستۆیەکی هەبێ کەتەلۆگێکی هەبێ بەڵام بە خۆشحاڵیەوە ئێمە قورئان و سونەمانەیە. من ئەمەوێ ئەمڕۆ باسی ئەزمونێکی خۆم بکەم دوای سیمینارەکە گەنجێک هات بۆ لام کە لە وڵاتی بەریتانیا گەورە بووە هەر لە مناڵیەوە لێرە بووە دەستخۆشی لێم کرد لەبارەی
بابەتەکەەوە کەوتی بابەتێکی زۆر گرنگتان هەڵبژاردووە. دیارە ئەمە دەستخۆشیە بۆ ڕێکخراوی خێزانی ئاسوودە و بەندەش کە وەکو سپیکەرێک هاتوومەتە ئێرە قسەیان بۆکەم. ئەمە بدەم بە گوێی هاونیشتیمانیانی خۆمە، ئەمەوێ بیدەم بە گوێی هەر کەسێکە کە کاری خۆبەخشیەکە لە پێناو پەروەردەکردنی کۆمەڵگەیەکی باشتر و گۆشکردنی گەنجەکانمان بە ئیسلامەوە. پێی وتم کاک عەلی زۆر بابەتەکەت بەسوود بوو. تەواوی ڕێکخراوەکانی تر ڕێکخراوە نێودەوڵەتەکانی تر لەوانەیە زۆر گرنگی بدەن بە بابەتی تر وەکو بابەتی دەرونی، بابەتی جەستەیی، بەڵام ئەم بابەتە کە لە ژێر ناونیشانی بنیادنانی هاوسەرگیری سەرکەوتووە تەنها لە ڕێکخراوێکی کوردی ئیسلامی ئەوەشێتەوە، لە کەسایەتیکی کوردی ئیسلامی ئەوەشێتەوە کە گرنگی بە بابەتی هاوسەرگیریە دەن. بۆیە منەمەوێ ئەوە بڵێم کاتێک کە ئەو گەنجەم بینی زۆر خۆشحاڵ بووتی کاتێک کە کەسێک هاوسەرگیری و کەسێکی باش و چالاک و کەسێک لە چوارچەوەی ئیسلامە ئەدۆزێتەوە خێزانێکی ئاسوودە دروستەکا بەم هاوسەرگیریە، دڵنیا بە کۆمەڵەیەکی ئاسوودە دروستە بن کە کۆمەڵەیەکی ئاسوودەش دروست بوون بە دڵنیایەوە کۆمەلگایەکی تەندروست و ئاسوودە و سەرکەوتو دروستە بن. بۆیە من داواکارم لە ڕێکخراوی خێزانی ئاسوودە و لە تەواوی ڕێکخراوەکانی تر کە ڕێکخراوی کوردین لە ناوەوی وڵات و لە تاراوگە کاری پێکەوەی بکەن، چونکە هەمومان پێکەوە جوانین، هەمومان پێکەوە ئەتوانین بگەینە ئەو شوێنەی کە ئەمانەوێ بە جیابوونەوەمان و بە پەردبوونمان کەسمان ناتوانین بگەینە شوێنی مەبەست. بۆیە دەستخۆشین بۆ ڕێکخراوی خێزانی ئاسوودە هەیە، تەواوی ڕێکخراوەکانی تر هەیە، گرنگی بەو بابەتە کوردیە نەتەوایەتیە ئیسلامیانە بدەن لە چوارچێوەی کاری خۆبەخشیە. لە خەمی چاندنی بەهای دینی و بەهای کەلتوری کوردی لە عەقڵ و بیرکردنەوەی نەوەکانمانە ئێمە وەکو ڕێکخراوی خێزانی ئاسوودە ئەو ئەرکەمان گرتۆتە ئەستەوە بە شانازیەوە ساڵانە یادی ئاهەنگی نەورۆ سەری ساڵی کوردی ئەکەینەوە تاوکو بتوانین ئەو بۆنە نیشتیمانیە نەتەوەیە لە مێشک و هزری نەوەکانمانە بچێنین. جگە لەوە ساڵانە یادی ئاینیمان هەیە لە جەژنەکانە لە یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە هەمان شێوە زیندوکردنەوەی سونەتی پێغەمبەری خوا لە عەقڵی مناڵەکانمانە وەکو پێشەوە گرنگە بۆ خێزانی کوردی ئەگەر بێوێ پابەند بێ بە پاراستنی دین و کەلتورەکەیەوە لەم کۆمەڵگایەیە. و بە هەمان شێوە ئێمە ئەتوانین بڵین یەکێکتر لەو خەمانەی کە ڕێکخراوی خێزانی ئاسوودە هەڵی گرتووە کاری لەسەر کردووە لە ماوەی کارکردنیە ئەوەیە کە پەیوەندی کۆمەڵایەتی کەمینەی کوردی بەهێزکە تۆکمەیکە. لە ئەنجامی ئەوە ئێمە ساڵانە یادی دامەزراندنی ڕێکخراوی خێزانی ئاسوودە ئەەکەینەوە. کۆمەڵێک ئامانجمان هەیە لەما یەکەم بۆ پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی تاکەکانی کەمینەی کوردی بەیەکەوە، دوو بۆ پەیوەندی تۆکمەکردنی خێزانەکانی کورد لێرە بەیەکەوە کە ئەتوانی بڵین بەگشتی کار لەسەر ئەوە ئەکرێ فەردانیت و خێزان هەر خەمی خۆی بێ بەڵکو ئەو بوارە کۆمەڵایەتیش گرنگە کە ئێمە ئیشمان لەسەر کردو ئەتوانین بڵین لەو چالاکیەمانەکە یادی ڕێکخراوە ئێمە ئەیکەینەوە چەنەها کەسایەتی چەنەها بازرگانی کورد و چەنەها ڕێکخراوی کوردی تر و هەتا هەوڵمان ناوە لۆکاڵ کانسڵەکانی ئێرە ئەندامی شارەوانەکانی ئێرە بانگهێشکەین تاوەکو بزانن کورد خاوەنی کەلتور و بەها و ڕەسەنایەتی و کۆمەڵێک بواری کۆمەڵایەتی خۆیەتی و کۆمیونیتێکی کوردی بەهێز هەیە لە وڵاتەیە و لە پلانیشمانایە بۆ ساڵانی داهاتوو بە هەمان شێوە پەلبکێشین بۆ سەرجەم دەستگاکانی ئێرە چ شارەوانی بێت تاوەکو بەشدارمان بن لە چالاکیەکانمانە. ئەمە
مای دڵخۆشیە بەڕاستی کە تۆ بەو کارە خۆبەخشیە سوود ئەگەینی بە کەمینەی کوردی، سوود ئەگەینی بە خێزانەکان، سوود ئەگەینی بە بەچین و توێژ و تاکەکانی خێزان. بۆیە لە پێناوی هیچ شتێکان نییە تەنها لە پێناو خزمەتکردنە بە کەمینەی کوردی و بە خێزانەکان لە بەریتانیا. ڕاستە ئێمە ڕێکخراوێکی ئافرەتانین، بەڵام چالاکیەکانمان بۆ سەرجەمچین و توێژەکانە بۆ هەردوو ڕەگەزە. داواکارین لێرەوە لەم مینبەرەی ئێوە کە ئەو پیاوە بەڕێزانەی و برا بەڕێزانەی لە بێرمینگام و شارەکانی دەوروبەریەژین بەشدار بن لە چالاکیەکانمانە. پرسمان پێ نەکەم بڵێ ئەتوانین بینە ئیڤێنتەکەتانوانە، بەڵکو بە خۆشحاڵیەوە ئێمە خۆشحاڵە بین کە بەشدار بن لە چالاکیەکانمانە. بەهێزکردنی ژنان لە ناو خێزاندا لە شانشینی یەکگرتوودا هاوکات بەهێزکردنی کۆمەڵگەی بەریتانیشە بەگشتی. بەرنامەی من لە تاراوگە بە سپۆنسەری زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا پێشکەش کرا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە و گونجاوترین نرخ بازاڕی خۆت بکەیت لە زنجیرە مارکێتەکانی عومرە بازار بکە. هەموو پێداویستیەکانی ڕۆژانت لەوێ دەست دەکەوێت بێ دوو دڵی و بە شێوازی HMC حەڵاڵ. هەموو جۆرەکانی خۆراکی وشکە، هەموو جۆرەکانی سەوزە و میوە، شیرینی و خواردن و خواردنەوە، گۆشتی فرێشی HMC حەڵاڵ، هەموو جۆرەکانی چەرەزات و هەروەها شوشەوات لە زنجیرە مارکێتەکانی عومرە دەست دەکەوێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. بەرنامەی من لە تاراوگە بە سپۆنسەری زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا پێشکەش کرا.